سڵاوتان لێبێت لە بەرنمەیەکی دیکەی ڕەمەزانی گوندەکانەوە هاتوومەتەوە بۆلاتان. ئەمڕۆ لە گوندی هۆرێنم. گوندی هۆرێن لە ڕووی ئیداریەوە سەر بە گەرمیانە و لە ڕووی جوگرافیشەوە سەر بە خانەقینە. دانیشتوانی ئەم گوندە زیاتر سەرقاڵی بەخێوکردنی ئاژەڵن و لەگەڵەوەشدا وشکە دانیش دەکەن. ئێرە ناوچەیەکی شاخاوی زۆر جوانە و زۆر دڵگیرە، هەتاوکو مانگی پێنج سەوزایەکی جوان و دڵگیری هەیە، دڵفێنە و لەگەڵ ئەوەشدا ناوچەیەکە کە ئاژەڵی کێوی لێیە. بە شێوەیەک ئاژەڵی کێوی دەگمەنیش لە نێو ئەم شاخانە داماوەتەوە خەڵکی ناوچەکە باسی لێوە دەکەن کە لە کوردستانە هاوشێوەیان کەمە و ئاژەڵە کێویەکانیش لەلایەن گەنجانی ناوچەکەەوە ئەپارێزرێن. گەنجەکانیان زۆر ژینگە دۆستن و لەگەڵ ئەوەشدا زۆر وەرزش دۆستن و گیانی وەرزشیانەیەوە لەگەڵ یەکترا هاوکارن و مناڵەکانیشیان فێری وەرشەکەن. تاکە گوندێکە تاوەکو ئێستا بیستی بێتم کە لە نێو گوندێکی ئاوایە کە زۆر نییە ژماری دانیشتوانەکەی فێرگی وەرزشیان هەیە. سڵاو لێ بەش سەرچاو ئەلحەمدولیلا باشین سپاس. باسیم ناوە وڵی سپاس بۆخوا باشە و بارانی ڕەحمەتە بارێ سپاس بۆ هیمەنێکی زۆر جوانی زۆر جوانە بارانبارینەکە جوان. تاکەی ئاوە جوان و سەوزە وڵی زستان و بەهاری هەر سپاس بۆخوا پڕبارانە ترتانی نزیکەی مانگی پێنج جوانە هەر ئاوا خۆشە سەوز و جوانە خۆ کۆیان ڕژ لە سەیران بن. وڵی شوێنەکەمان هەر گەشتیاریە سەرتەک نزیکە لێمانەوە تر بێلولەیە منتیقەکە بناری بەمە هەر هەموو شوێنێکی گەشتیاری جوان. ئێرە بناری بەمۆی پێوترێەوە بەڵێ گوندیکەی لە سەران ناوچەیە. وڵی وەکو گوندەکان لە بناری بەمە هەم ناحەی مەدانیش ئەمانی کە دراوسی ئێوەن دراوسەکانی ئێمە گوندەکانی سەرتەکە میشیاوە خەرکنیەیە سۆڵاوەیە تر گوندەکانی بێلولە و شێخان و شاوازیە کوێرەکە بانی بیە سراوە. ئەمانە هەمووی ئاوەدانن. بەڵێ سپاس بەخوا نزیکەی چل گوندێک لە سنوورەکە ئاوەدانە. زۆر باشە. ئێرە خزمەت گوزاری وشە چی لێیە؟ وەکو خزمەت گوزاری بە پێوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئایندا کۆمەڵشتی کردووە، بەڵام ئێمە گۆکو گوندی هۆرێن لە ئێستا گوندەکە زۆر گەورە بووە، ڕێژەی دانیشتوانیشی زۆرە، پێویستمان بە زیاترە. شتمان بۆ کراوە ناڵێن نەکراوە، بەڵام پێویستمان بە زیاترە بەتایبەت. ئێستا ئەوەی کە زۆر گرنگ بێت و نەتان بێت چییە؟ وڵایی ئەوەی کە زۆر گرنگ بێت چاکردنی ئەو ڕێگە و کۆڵانەکانە، دروستکردنی ئاوەڕۆیە. ئێمە مەکتەبێکمان هەبوو سپاس بەخوا نۆژەن کراوەتەوە، بەڵام نۆژەنکردنەوە داد نادات. گرنگە مەکتەبێکی گەورەی جوان دروست بکرێت بەوە گوندەکە، چونکە نزیکەی 150 ماڵێکە بێ. ئەو مەکتەبە هەم بچووکە هەم جێگە و شوێنەکەشی بۆ تەلەبە گونجاو نییە بەڕاستی. تا پۆلی دوانزەی لێ ئێرەوانە؟ بەڵێ ئێمە دوو قوتابخانەمانەیە، هەم قوتابخانەی بنەڕەتی هەم دواناوەندی شەیدانی هۆرێنمان هەیە تا دوانزەی ئامادەی. باشین ژماری دانیشتوانەکەیان زۆرەکە ئیتر تا پۆلی دوانزە خوێنکاران توان لێرە بردەوە. بەڵێ ژماری دانیشتوانی نزیکەی 800 بۆ 1000 کەسێکە بێت. ئێرە پێچێت کە پێشتر ناحێ بوو بێدوانە دوایە بچوو بووەتەوە بۆ لە سەردەمانی کۆن لە 1930ەکان ناحێ بووە، ناحەی هۆرێن بێلولە بووە، هەر دائیرەی نفوسی تیا بۆ ئێرە بە ناو دائیرە نفوس هۆرێن. ئەیت بۆ بچووک بووی سەبە بوویەوە بە گوند. وەڵایی جا ئەوە هۆ کاروشتی زۆرە، ئێمە ئیشەڵا بەشکم ناحەتیە پەڕێنین وا گەورە بێ فراوان بێ بە قەزا. گوند و ناحێتان بەڵێ ئیشەڵا ئیشەڵا لەشتا بەڕێز. سڵاو لە توش دەنگ و باس سوپاس بەخوا باشین. دەنگ و باسی هۆرێن وڵا زۆر باشە. باشە؟ بەڵێ باسان لەگەڵ ڕەمەزانە زۆر باشە، هەر ناڵی بە ڕۆژی ناڵێ بە ڕۆژنەوە ئەوەنە باش جوەکی بەهارەیە و فێنکە و خۆش. چیوە مەشغوڵن؟ وڵی بە کاسبی و بە حیوانداری و ئێرە زیاتر حیواندارن. وڵی زۆربەی معشخۆری حکوومەتە، ئەوەیشی ئەماوەتەوە حیواندار و خەڵکی کشتوکاڵکردن. حیوان بەخێوکردن لەم ناوەیە ئاسانەیان ئەبێت بڕۆنە کەژ و حیوانەکە کەوتووە. حیوانەکان ئێستا زۆربەی ماڵەکان بزنیانەیە، بزن بۆ شاخەکە گونجاوە، بەڵام ڕەشەوڵاخ لێرە تۆزی ئاسان نییە بەخێوکردنی، چونکە پێویستی بە دەشت و دەرەیە
لێرەش ناوچەکە شاخاوی بۆیە زیاتر بۆ حیوانی جۆری بزن گونجاو کاڵ و شت ناکەن لەم ناوە بەڵێ دەیکەین چیەکەن زیاتر زۆربەی گەنم و جۆ و تاو سەرچاوی ئەوتان باشە بۆ بەڵێ ئاوشتان بەڵای سەرچاوی ئاگەمان لە سەرتەکەوێت لە ڕێگەی شتی پێ بەسن بۆ ئاو دێری و ئەوانە باختان هەیە باخمانەی لەسەرەوەی لە سەرتەکە دوو ناوچەمانێ ئێوەگو هاوینە هەوار وایە سەرتەک هاوینەوارە بۆ ئێرە بەڵێ کردو بە باخ بەڵێ بەڵێ تر بە هاوینا بۆ خۆتانەچن بۆ بەرەوەڵا باخکامان لە سەرتەوەی بە هاوینا بەس بۆ سەیرانشتە چنیاچن ئەمێننەوە وڵی نامێنینەوە باخمانەیە سەردانەکەین ڕۆژانە بۆ کاری پێویستنەوە باخەکان سەردانەکەین و ئەگەڕێنەوە چیتانێ لە باخ وڵی هەنارمانەیە هەنجیرمانەیە ترێمانەیە ئیتر هەموو جۆرە میوەیەکمانێ ئەوەی بۆ ناوچەکە گونجاو بێت چ بەروبوومێکی ئێرە زۆر بەناو بانگە یان لەم ناوچەیە هەنجیرمان بەناو بانکە بە تایبەتی هەنجیری سەرتەک لە هەموو کوردستانە بەناو بانک زەردە هەنجیرتانە یا شانجیر وڵی هەنجیرێکمانەی پێڵێن هەنجیری مجەفی لە ناوچە ڕێژاوی ئێرانەواتن بیست و ئەو جۆرە چۆنە ئەو هەنجیرە هەنجیرێکە کە لە کاتی پێگەیشتنا سەوزە هەر بە سەوزی پێگەیشتو و تام و لە ڕووی تامەوە شیرینە هەروەها ڕەنگەکەیشی جوانە و خواستێکی زۆری لەسەر شارەکانی کوردستانەوە یەن بووی وەکو شانجیر وابێ ئەوش ڕەنگی دەرەوەی پێستەکەی سەوزە بەس لە ناوە زۆر زۆر بەلەزە ئەکرێ لە هەموو ناوچەیەکان ناوێکێ بێ لەم ناوچە پێڵێن مجەفی هەروەها لە ناوچە ڕێژاوی ئێرانەواتە لە بنچینەدا بەڵێ باش سلامەت سپاس دەکەم باسی گەنجەکانی ئەم ناوە وڵای لەخوا بەزیایە باشە شکر وڵای هەرێکێ بە شتێک و مەشغوڵی سا خۆم خوێنکاری زانکۆم مەرحلە چوارم بەوە خەریکم لە چ بەشێ وڵای لە بەشی پەروەردەی تایبەت لە زانکۆی سلێمانی تر باشە گەنجەکانی ئێرە هەر بەردەوام بەڵێ 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 لە ڕووی خوێندنەوە باشینە تا پۆلی دوانزەمان هەیە ئەوە کار ئاسانیە بۆ خوێندن لەم سنوورەدا دوایەوەیش تر بۆ زانکۆ پەیمانگە بەڵێ ئەرەوەڵای تر بەدڵی خۆ زۆرتانەیە لەخوا بە زیاد دەرچوان زۆر هەو بەڵام تاعینات بە پێی پێویست نییە و گشتی لە ماڵەوە دانیشتۆ بێئیش بەتەمای تاوا کردی بکەین وڵی تر ئەوەی ئێمە توانین لە سنتەر و لە شوێنە ئەهلیەکان ئیش بکەین ئیترە بێ بڕێنە شارەکان یان هاتو چۆ بکەین لێ ئیشەکانمان بەڕێ بکەین تااقەت هەیە لە هۆرەن دوورکەویتەوە ناخۆشە ئەوە لە بەرەوەی لە هاوڕێ و دۆست و کەسە نزیکەکانمان دوورەکەینەوە ناخۆشە بڕێ بۆ شوێنێک بەڵامەتر بازشتەوەی بڵێ ناچاریە یام دەست بدەینە ئیشێتر و ئیشێتر بکەین زۆر خۆشتارێک سروشتێکی لەخوا بە زیای ئەرەوەڵا شکر بەخوا شوێنێکی گەشتیاریە سەرتەکمان هەیە ژاڵە ناوە بێلو لە باخەنارەیە کە کشتی گەشتیاریە و خەڵک ڕوویتەیەەکە لە هاوینانە وەرزی بەهار ئێران ئەوەی تر ڕەمەزان تاوا بێت ماوەتر کەلاریەکان سەردانی سنوورەیەکەن بە ڕێژەیەکی زۆر بەرەو ئێرەیەن چونکە نزیکە لیانەوە باسکچن بۆم کەژوکەوەچی لێمە گیاوشتی خوا بە زیارەوەڵا ئەڕۆین ڕۆژانە هاتوچۆیەکەین ئەرەوەڵا هەموو جۆرەگیایەکی لێ گیای سروشتی قنگروشتانە نامساڵ بەڵێ ئەرەوەڵا لە بۆنەی کەمبارانەکەم ساڵ تۆزێکەکەم بۆ قنگەروشت ئەرەوەڵا ناساڵانی تر هێ ناومان بڵێ لێرەم کەژوکەوە هازی لێ تر بە کاردی پێڵێن بە ڕزای لێە زۆربەی گیاستروشتەکانی بەڵێ بەڵێ لەگەڵ هاوڕێکان مارەوەڵا ئەتر هەرکێ بۆی بگونجە بە یەکەوە ڕۆین و ڕەمەزان ناتوانن بڕۆن وڵی ڕەمەزان ئاساییە وەرزەکەی خۆشە و کاتەکەی نەتینوتەیە نەبرسیتە بێ سروشتەکەی باشە فێنکە دەنگ باسی ئەم ناوە الحەمدە وڵا شکر بەخوا خۆش ماڵەوە خەریکی چی بوون ئێستا ڕەمەزانە مەشغوڵ بەچی بوون وڵی دی ڕەمەزان هەر ئەوەی هاتیا ڕۆژانە کاری ڕۆژانە هەر لە مەسەلە ناگۆڕێ و ڕۆژانە ئیشکاری خۆمان مەشغوڵین پێەوە هاتا بەربە حیوانتان هەیە دەنگیان
والله خەری ئەوە مەشغوڵی مەروماڵاتی نەمە ئیشەکەم هەر ئەوەیە. شتان ساغ بێ یاخوا لە ماڵەوە نیایەن بەنە دەرەوە. وڵات پێشی بارنەکە دەدەقی بەلەیسا لە ماڵەوە ئیسە بردمانە دەرەوە. ئێستا بردوتان بەڵێ. لێرە لە وەرگای نزیکی لێیە. هەر لە قاپیەکە بچێت دەرەوە هەمووی لە وەرگایەکشت لێرە. باسی هۆرێن چەند ساڵ لێراژی. وەڵام من هەر لە هۆرێن لەدایک بووم لە 93 لێرە. ئەرە وەڵام. یاخوا لەش خۆشە. ئەی چۆن وەتەنە ئێستا پەندێک کوردیە فەرمێ بەر لە جێ خۆی سەنگینە من لەم ئاوایە لە لای خۆمان قەد و قیمەتی ترمە ئەچمە دەربەنی خان هەستی پێکەم کەمترە ئەچی دەزەڕایەن کەمترە بێتەوە. ئەرە وەڵا وەتەنە دایک هەموو شتێک. دوورەکەوی تۆ لێرە بێتاقەتەبی؟ فەرقی ئارەوەڵا زۆر جیاوازی. خۆشە لێرەوانیە ژیانکردن لە ناو گوندا. ئەی دەنگ و باسی ڕەمەزانی خۆیان خۆش. ڕەمەزان وەڵا شکر مانگی خۆشە. ئەم خەڵکەکەیش بەگشتی عام هەمووی لە مانگی ڕەمەزانەوە جۆش و خۆش و شەوقێک و ڕووکێتە مانگی ڕەمەزان. پەیوەندیتان چۆنە پەیوەندی کۆمەڵایتان باشم گوند. حەمدا گشتی باشە ئەرەوڵا شکر بۆ گشتی قەومیەکە. خزم و کەسێکی نەرەوەڵا. ماڵیەوە کەمە دوورترە لە ناو ئاوایەکەوە لە مسکەوتەکەوتوان بڕۆن و بێنەوە. بەڵێ هیچ کێشێکی لەیلەتول قەدرە و شەو. وەڵا بەتر خۆی جوگرافیەکەی واکەوتێ مە کاتی خۆی هاتی نەم خوارەوە بنی حەوەنداری و خۆی حەوەنداری بێت چەپیت. نزیکی ماڵی ترنێ بۆن و ینی حیوانێت مەڵخەکەوی لە ئەوێ لە پڕۆی باشترە. خۆبزان ماڵەکانی کێشیانە حیوان. ئەتر بازێکی هەیە سوتفەکە جوگرافیەکەی واکەوتێ ئاکەدە ناو ئاوایەکەەوە بەڵام هەتا لە بۆ حیوان هەتا لە دەری ئاوایەکەوی باشتر. تۆ حەز کردووە دراوسەکانە ئیزعاج نەکە یەکی ناخۆ هەمووی وانی ناوەڵا ئارەوەڵا لەش ساغ بێ. باشی ئەحواڵە قوربانم باش و باستان وڵا باشن گیانەکەم و باسی هۆرێن وڵا خۆشەشکر بارانێکی خۆشی ئەرە وڵا چیەوە مەشغوڵن بە ڕەمەزانە بە ڕۆژانی ئاساییە وڵایی و حیوان وڵاخ و تر هەزانە حیوان وڵا ئەرە وڵا چی لەکەن کەی بردووتانێتە دەرەوە ئەیان بەن یا هەر لە ماڵ وڵا دەوری هەشتونی و دەریەکەین بۆ کەس و دوایەوە سعات دەوری 4 و 5 وارە دێتەوە لە ماڵەوە نی نەوەڵە چیان لەکەن چۆن خزمەتیانەکەن چۆن ئەوان بەروبوومیان چۆنە وڵا شکر باش دوایان هەیە ماسییانەیە خوانەی بڕێیتر دروستیەکەن دۆمەرە وڵا چۆن دروستیەکەن شیرەکە یەکەن باین وانە ئەی دۆشینەوەی کوڵێنیم دوای ئەوە ئیتر ئەی زەنین و مەسکەی کاربایی و ئیتر وڵا هەر ئاو دەنگ باستان لەگەڵ ڕەمەزانە ئەو ئەرکانتان هەیە قرس نییە ڕەمەزانی خۆشە شکوری لە سای خوا پێشتر لە گەرماشا بۆ هەر ئەرکتان هەبووانی ئەرە وەڵا فتا من بەخوا خۆم تەنیا کەیوانەوە میفتا کتوتمانە لێرە ئیتر ئەو کوڕمانە زنی ناورە ئەوە کەشمان دوورە لە خۆمان و کێشە قورسە کێشەشن یا نەوەڵی شکر کێشەم نی خۆتان حازر کرۆ بۆ جەژن ئەرە وەڵا لەناو هۆرێنە جژن چۆنەکرێت چۆن بەڕێ ئای خۆشە ئامۆشوەیەکەکەین و شکر لە سای خواوە ئاوایەکی یاگرتووە یعنی گشتمان وانوە خەمی یەکۆ خوانە خواسە تۆ شتێک لێ قۆمیان بەخوا ئەوە نە خەڵک یعنی تر کارێکەکە خۆ لە خۆتەوە مردیە کۆمرێ هین لە بیرتەچی خەڵگێ ئەرە وەڵا پەیوەندیتان باشە ئەرە بەخوا شکر باش بۆ خواوە زۆر زۆر شتێکی باشە بەزنی ئەو نەریتانە ماوە لە ناو گوندەکەتان ئەرە وەڵا دەشتان ساغ بێ قوربان باسی ئەوەم بۆ بکەوتی لە ساڵی هەفتاونەیە ڕۆشتم بۆ حەج ئەوەم بۆ باس کە بزانم چۆن ڕۆشتی چۆن بۆ ئەو کاتە بەچی ئەڕۆیشتن وەڵاوە سارەیەکە ڕوین تقریبان 40 نەفەری تیاو کاکە لێماندا ڕوین ئەم سەیارە بۆ شەو ڕۆژ هەر ئەڕوی هەتا گەینە ئەوێنە چۆنێکتان پێچ و تا گەشتن وڵی نازانم منەوە ئەوە بەخوا بیرم نەماوە نازانم چەندێکمان زۆرتان پێچوانی ئەوەکو ئێستا زوو ناگەشت لێنا ئیتر جەژنی قوربان و
جژنی قوربانیشمان لەوێ کرد سەفا و مەروە پیاوی ڕیش چەرم بوو سەفا و مەروەمانە کرد گەنج بووی وانی کۆرا ئاوەکی ئەوەمە بۆم باس کە بزانام هاتی تۆ چی وێنا بۆ حاجیژن بەخوا بۆ یەنا بە هەدیە رفو كواياكم بها ودو زراينا كواي ونوي جوتي نعل او تنعل لاسيكمو قايس ئێسش هەیە ئێسش جوتي نعلي قايس بها ودو لماري خواجيان نعلي قايس كل مش مشاوري ابو هاتي تو چیتانە هێنا بە هەدیە جگە بۆ حاجیژن چیتر و هێنا لەگەڵ تشت مهاورد وبو خلق بها ومال باكت مهاورد قلم جيفر مهاورد كراس ومراسي منال مهاورد ئای چۆن ئەوە بوو ئەو کاتە تر دوای ئەوە نەڕۆشتیتەوەتەوە وەڵای پارەم نەو بڕۆم کاتەش وتە بە چەند ڕۆیشتوی وتە بە چەند ڕۆیشتی و کاتە وەپاس چەنی تێچوو پارە چەنی 300 دینار 300 دینار ئەرە وەڵا 300 ئیشوشت چییە بووی بە گەنجی چی دەکرد وەڵا ئیشەکەم سەدامسەین داعینێکردن لە دارەی زەراعاوین لە زارەی زەراعاوینی تر بۆ خۆم لێنە منژە هاتم ئۆڕیم و ئەو خەڵکە و هەموو ماگەسی دیناریەدا پێم و ناچووی بۆ کەژووکێ و ئەم شتانە نر و بۆ گیا و کورە بەرەوەڵاوەم کەژەوە ڕۆژم تەواو کردیەوە اونمە کەڵ کوشتیوێ کەلی حیوان کەڵتانە کوشت منم کوشت خۆ کەس نەیە کشتی نەیە کوشت کەم هەمووتان بەیەکە چوون بۆ کەڵ کوشتەکی مناوی کەڵێکمە بکوشم بێوەڕێەوە یەخوا لەش ساغ بە ئەی دەنگ و باسی ئێستا باشی وەزع باش باشم شکر لەخوا بەجیاوێ شکر بۆ خواگیان بەخوا خواگیان عیلاجمەیە عیلاج ڕوومە لای مامۆساکەمان ڕەمەزان نەهاتوو ڕۆژی جمعە و ڕوومە لای وتم مامۆسای گیان وتی بەرێ وتم من 3 ساڵە ئەم دختەرە عیلاج مەداتێ عیلاجی شەو مەداتێ ئەمە 3 مانگە عیلاجی داوە پێم عیلاجی ڕۆژ مەداتێ ئایا ئەم عیلاجی ڕۆژە من غەسمە عەلێک سعات حوتی بەیانی 6 و نیو حوتی بەیانی 2 حەب بخۆم وتی ئێ وتی ئەمە ڕاوێ ڕۆژی بگریت وتم 5 ئێوارە سعاتێکی بێنێ بۆ مەغری و تەوێت دانیشتم بەخوا سوراحی ئاو بێرم لای خۆما داینێم 4 حەب هەر 5 دەقە جارێ حەبێ بخۆم 4 تری بخۆم ئەمە 6 نابێ ڕۆژ و بگری بادەم عیلاج دەی تۆ ئیتر ڕۆژی و لەسەر نییە تۆ تەوێ پیدەکەی بدەیت تەوێ پیدە بدەیت وتی پێم وتی بەخوا ئیشاءالله دوعایەکی قسەیەکی تریش و بۆکەم قسەی پیاغەمەرە خۆی قسەی پیاغەمەر ساوسەلەمە بۆتەکەم پیاغەمەر ساوسەلەم فەرموویەتی هەر نەخۆشینێکی درێژ خاوێن من 3 ساڵا خون نەخۆش هەر نەخۆشینێکی درێژ خاوێن عیلاجی بیە و عیلاجی دوختەر بخوات فیدەکەی بدات من ئەومە کەفیلی ڕۆژەکەی ئیسا بەخوا گوێما پێ خەڵکی وەرێنی خۆمان هەرا بنوارە چەند گەنجە و ڕێک و پێک و تنیشە ڕواوە ڕێوە باشی ئەو باسیم گوڵەمان کردوتە مامە مەتاتە وشک ئەرەوەڵا مەتاتە بۆ خۆی ئەوە سەرماکە وشتی کردو و گەرما وشتیەکان سەرما بەس لە حەوشیا ماشەڵا زۆر جوان ئەرەوەڵا زۆر حەز لە گوڵە ئەرەوەڵا حەزمانیەتی ئەمانش گشتی گوڵباخەکەن گوڵباخەکەن کەی ئەمە دەسەکەن بە گوڵکردن وەڵای تەس دایمە ئیکەنەوەی ساکە هین بووە چۆجە سەرمایە بووە ڕاستەکەی لەش ساغ بێیاخوا بەس ئەمە خزمەتی زۆری ناوێ ئەمە هەستەکەم جیاوازە مەتات ئەمە زۆر چاک جوانەمە کەنیشکەکەمان نیایی کەنیشکە گەورەکەمان نیاییتە ئەو شووی کرد ئیسا هەرێژەیەوە خزمەتی بکەن زامەمە خۆی لەناو ئینجا نەشە ئەبێت ئەخو لە ناو هیناو لە ناو سەتڵێکاو لە ناو سەتڵێکاوی تری لەو دوانیامان لێوێنا ئیتە ئەوە گەورە بوو گەورە بۆ ماشەڵە قەڵەمی لێ بگرن با بێن بە دەرو دراوە خەڵکەی وا جاندەنگ و باستان لەگەڵ ڕەمەزان مەڵا باشە ئایبینی باشن مانوو نابن ڕۆژان من گوێم لێنی من هەروە گوێم نەوە لە ڕۆژی ئیشوکار چیەکی بەبێت خەریکی ئەم وڵاخانمی چیان لێکەی وڵا ئەیان دۆشم و دەریان کوڕەکە دەریانەکا بۆم و ئەم کوڕمانە ئەو کوڕمانە شیرەکەی وڵا ئەی ژەنم و هەر مناڵەکانیشمان ژنیان ئاوردگایە دواوچەکەی ئەوەن و شیرەکەی ئەوەن و بەشی ئەوانی ئیسا کەنیشکەکەم هاوە ڕێوە هەرە تەمەنی نامایەتوە دووسێ مناڵی ئیسا تێن بۆ ماڵمان خوا بەخێر ئیتر جژنە و ماڵە گەورە ئیتر تێن بۆ ماڵمان ئەمەکەیانە ڕۆ ئەوەکەتی ئەم خوانەی بڕێ ئەمەکەتی ئەوەکەتی ئەو بەرە جژنان یان ژنی ناوردە نوۆیە شیانیان ژنی ناوردەوەکان ناوە ژماری ماڵەکانیشی زۆرن
هەر بۆیە کاری ئەنجومەنەکە قورسترە بێت منەمەوێ قسەی زیاتر لەگەڵ ئەنجومەنی گوندەکەی بکەم بۆی بزانم ڕۆژانە بەچیەوە خەریکن تا چەنە کارەکانیان قورس و گرانەوە بۆ ڕێکردنی گوندەکە سڵاو لەبێت کاگومێت باشی دەنگ و باسی گوندەکەتان شکر بۆ خوا باشین باشن شکر بۆ خوا کاگومێت کاری ئەنجومەنی تا چەنێ قورس و گران کاری ئەنجومەنی خزمەتکردنەوە ئێمەش کەسوکاری یەکی لەم دیا بۆ کەسی خۆمانە چی بکەین ئازایی ناکەین شانازیەکەین ساڵە ئەنجومەنی بۆ 5 ساڵەچی 5 ساڵە ئێستا ئیتر ژماری دانیشتوانەکەی چەند ماڵی لێ ژماری دانیشتوانی 185 ماڵە 700 نەفەرشە بەڵێ خزمەت گوزاری وشە چی خزمەت گوزاری وەڵی هەمانە و کەم و کوڕیشمانەی تێکەڵاو کەم و کوڕیەکان کەم و کوڕێکەمان وڵا ئەو مەکتەبە زۆر نوقسانە پرۆژێ ئەومان باش نییە ئیشی زێرا بشتەکەمانەوە هەر نەکراوە ئەم کۆمەڵە کەم و کوڕیانمانەیە ناودیە چەند ساڵە ئاوەدانە هۆرە لەنەوەیەک و ئاوەدانە بەڵێ لە پێشە ئێرە ناحیە بووە 35 بۆ چلەکان ئێرە نەحێ بووە سەر بە خانەقینی بە خانەقینن ئەی لە ڕووی جوگرافی لە ڕووی ئیداری و ئێستا سەر بە ئیداری گەرمیانی بەڵێ ئەی دانیشتوانی گوندەکە زیاتر بەچێەوە وەڵی پۆلیسیە پاسەوانی ئاسایشیە حیوانداریە هەموو جۆرە ئیشێکی تایە گەنجەکانتان چی باشن دامەزراون وەڵی زۆری نەوەڵا دانەمەزاوە زۆریشی دامەزاوە شکر لە ڕووی گەنجۆش گەنجێکی زۆری تیا و بێ کێشەین شکر ڕۆژێ ئاو ئەو شتانەتان ڕۆژەی ئەومان وڵی کەم و کوڕی لێەوە تازە خۆمانە خەریکین بگرە بۆریشتمانە دەنێ عیب نوێ مەسرەفەکەی لەسەر خۆمانە ئەی ئاوی خواردنەوەوان ئەو ئای خواردنەوەی بەڵێ پرۆژەی ئای خوارد بۆتانی سەرتە کۆتی سەرتەکی بە ئێوە شکر گرفتی ئای خواردنەوە وڵی کەمە بەس باشین لە چاو دیەکین بیرشتان بیریشمانەیە بەس زۆری ئەمە لە سەرچاوی کانەکانمان لە سەرتەکە لێوە تێدە خوارو باشی یاخوا سەلامەتی ئەڵێن ئێرە زۆر وەرزش دۆستن وایە وڵای ئێرە لەخوا بەزیا وەرزشن خەڵکەکەی بەعام هەمووی وەرز دۆستە ئێمەش توانیمانە کۆمەڵە گەنجە پێکەوە لە ڕۆژچێکە گرنگی بە گوندەکەمان بدەین گوندەکەمان سەر بە ناحیە مەیدانە و ئێمە لەم گوندە توانیمانە لە ڕووی وەرچێت کۆمەڵەتی پێک بێنی لە ئاستی پلەیەک لە قەزای دەربەنی خانەوە لە ئاستی پلە سێش لاوانیشمانێ و هەروە فێرگشمانێ ئێمە لە فێرگەش سپاس بەخوای گەورە توانیمانە کۆمەڵێک مناڵی باش پەروەردە بکەین هەم لە ڕووی وەرزشی و هەم لە ڕووی ڕەوشت و توانیمانە کۆمەڵێک یاریزانی باش پێ بگەینی بۆ گوندەکەمان و هەروە هەبە قەزای دەربەنی خانش و ئێمە یاریزانشمان لەخوا بەزێ لەم گوندە کە چنێک دانیشتوانەکەی کەمە توانیمانە لەم دانیشتوانەکەمە کۆمەڵێک یاریزانی باش پێ دروست بکەین هەم توانیوانە لە خولەکانی کورسان شاری بکەن بۆ نمونە ساڵانی پێش ئێمە یاریزانمان دروست کردووە لە نادی دەربەنی خان یاریان کرد بۆ ئاسی تازە پێگەشتەوە بۆ ئاستی لاوە ئەمە کاریگەری دەربەنی خانە بە سەران یا هەر خۆتان حەستان لە وەرزشە وڵی ئەمە ئەرخۆمە حەزمان لە وەرزشە بەڵامتر دەربەنی خانش هاوکارێکی باشمان بووە بە ئەوی ئێمە بتوانین دەرکەوین و پێش بکەوین دەربەنی خانکێکە لەو شوێنانەی کە یاریەکات ینی زۆر بە چێژە گەورە و بچوو ژن و پیا و هەمووی بێکۆچن بۆ سیریاری وڵی زۆر ڕاستە ئەوش کاریگەری تەسیر کردە سەر ئێمە یعنی ئێمە زۆر جا چاومان لەوە کردو یعنی یاریزانەکان ئێمەش توانیوانە لە ڕێگەی دەربەنی خانەوە زیاتر پێش بکەون چکە ئەو شارە بە حکومیەوەی کە نزیکە لێمانەوە هاوکارێکی باشمان بووە ئێوە ئێستا ئەو خۆتان بەرەو پێشەوەچونتان چەندێکیش مناڵەکانە بنە ناوەرشەوە بۆی ئەوانی ژوەرزشکەن وڵای وەکوتم ئێمە فێرگەمان داناوە ئێستا یعنی
لە ڕێگەیان فێرگە و یاریزانەکان پێشەکەون لێرەیە فێرگەکە لە دەربەنا فێرگەکەمان هەر لێرە ساحێکی بچووکمان هەیە زۆر باش ناو گوندەکەی فێرگەتان هەیە بەڵێ ئەرەوەڵا زۆر باشە عنی پێم وابێ لە ئاستی کوردستانە پێم وابێ یەکەم گوندی ویستمەوە بڵم ئێستا ئەی بیستم ینی گوندێک فێرگەی لێبێ بۆی کە مناڵیش فێری وەرزش ئەرەوەڵا وڵای ئەمە لە ئاستی کوردستان ئەوەی کە لێکۆڵینەوە سەر کردووە یەکەم گوندی کە توانیمانە فێرگە دروستکە ینی لە ساڵی 2016 فێرگەکەمان دروست کردووە ئیتر پێم وابێ گوندەکانی ترش بە ڕەمەزان ناچێکن یاریشتەکەن لێرە ئێستاش بە ڕەمەزان بەردەوامی بەڵام بە شەو بەردامی چکە یاریزانەکانمان زۆر بێ بە ڕۆژوە هەموو خۆشمان بە ڕۆژوی ناتوانین ڕۆژانە زۆر ئەوە بکەین یاریگاشتی باشتان هەیە وڵای یاریگایکی بچووکمان هەیە بەڵام ئەم یاریگایش بۆ ئەم یاریگای زۆر باش نەبوو ئێمە ئەمەشتانێ بەس ئەمە زۆر یاریگانی ئەمە هەستەکەم زۆر سەرە ڕێگەیە وڵای خزمەت نەیەکرا بنا بکەون خوانە خواسە شتێکتان لێبێت وڵای ئەمە چەند ساڵێک پێشی لە پاکمان کردو ئەم یاریگای وسمە لێرە یاریکەن یاریزانێکمان لەوێ شوتوشتیە کرد لە کاتی یاریە مساب بووم خاچشتی شکاو ئەوانەی تر وازمە لێر هێنا چون بۆ شوێنێکی ئەرەوەڵا هەر لە ساحەت هاتانەکە یاریەکەن لێ لەشتان ساغ بێ دەستە خۆش بێ زۆر زۆر سپاس دەکەم. باشی دەنگ و باسە وڵا باش ناوچیە لاوی لە پۆلیسنی سێ ئەی ئافرین لە پۆلیسی هەر لە هۆرێنە ماڵتان بەڵ دەنگ و باسی هۆرێن باش یاریەکەن بێتەوە بەڵ سارد نییە نە باشە باش چەندێکە ئاوە جەو خۆشی کردووە وڵا لە زوو زۆر کێنەوە لە مەکتەب چێگەن چینە ماڵ یاریشتان ئەخەوین دوای عیبارەتین دەرەوە یارێکی چیەکەن گۆرانی شتێکم بۆ ناڵێن بەزمێ بالۆرێکی ئێرە گۆرانی نازم چۆن نازانی بە بۆم بڵێ چۆنی تۆ باشی تۆ ناوچیە وڵام نام ڕاوین ناوڕافینە ئەمج لە کوردی جوانانە کێ بۆی کردووی دایکم بۆی سند دایک بۆی کڕی بە حازریا لێرە بۆیان دووریت وڵا لە دەربەنی خان بۆیان دووری ماشەڵڵا زۆر زۆر جوانمە چی پێڵێن ئەم جلانە قاتی کوردی قاتی کوردیە زۆر جوانەی خۆتان حازر کرۆ بۆ جەژن ئارەوەڵا جەژن ئارەوەڵا چیتان کردو بۆ جەژنادی وەرنەم لاو پێم بڵێ تۆ کەم دوورکەوەرەوەرە بۆ لام ئەمش لە جوانانە ئەیەخوا ماشەڵڵا و لێبێ هەر زۆر جوانە لە هین کڕیوتە لێ دەربن پیرۆز دێوەرن گۆرانیە شتێکم بۆ بڵێن من نازم لە ئەوە زانی بۆچی بنێری بۆ لای ئەو من حەزەکەم تۆ بۆم بڵێ ئەڵا من نازە خات شتێک هەرە زانی شتێک هەرە زانی لە مەکتەب شەڵی بۆ مامۆسا دەرجێژ کوڕە ئەو دەرزۆم نییە ژێبنیش گۆرانی بۆ دی تۆ بۆم بڵێ دەی حەزم لێ حەزەکەم گەم لە دەنگتان بێخۆنەوە نامنێرنەوە وەرە بۆ لامۆدی وەرم ناوە بێژمی باو دوایەکە بێژیت ئێ باش خەینا تۆ بیڵە جارێ باش چی بێژین چی بێژی نازانم هەرچیەک بێ خۆش بێ ناخۆش بێ هەرچی بێ چی لە خاوە لەبەر خۆتەوە چیڵی جارجار لە ماڵەوە چی بێژ چی بێژ بەڵی خۆت گۆرانێکی کوردی خۆشم کوردی گۆرانی نازانم بەس مەتەڵ شتەزان مەتەڵەکان تەزانم جواب بەمە دووسدا نازانم دانێک کوورە کەس نایزانێت دانێک زانم هەر بێڵە بەشکم من بیزانم هەدیە بۆ کڕیت ئەگەر بیزانم بۆ فرۆشگای مامی عقوب شتێکم بۆ باش بیبینی نایکەی دەبەر و نەیبینی ئێکی دەبەر بیبینم نایکەمە بەرم بیبینی نایکی دەبەر و نەیبینی ئێکی دەبەر نازانما فەرم چییە ئەوە کوڕم وڵا خۆ مەزان بەس ناوکەی ئێستا ناوەکەی ئەرەوەڵا دەخۆش نەیزانویستم بوو بم بۆ شتێکە بۆ بکڕەوە
سڵاو لەبێت سڵاو لە تۆش بارانێکی خۆش وڵا سپاس بۆ حەزەکی وەرە ژێر چترەکە بە تۆش تەڕ نەبی نەگو قسەکانمان زۆر بێت کێشە نابێ دەنگ و باستان یاخوا بەخێر بێن سەر چاو باشن بەخێر بێن سەر چاو جانی هۆرێن چۆنن وڵا باشن سپاس باشن سپاس بۆ مەشغوڵن وڵا هیتر هەرێکی بە شێوازێکی ئیش ئیشکردنی چۆن چیتانێ چ ئیشی سەر بەخۆیە تاعینە هەیە هیتر ئەگەر کەسێ بە شێواز خۆت خەریکی چی وڵای خۆشمان خوێنمان تاوا کردە بەڵامیشی سەر بەخۆک خوا لە شە ئێرا ناوچەیەکی شاخاوی زۆر زۆر جوانە و لەگەڵەوەشە دیمەنێکی جوانیە ئاژەڵشتی کێوی لێن ئەم ناوە بەڵێ بەڵێ ئاژەڵی کێوی باشی لێەوەیە ئێمە بە تایبەتی ئیشان لەسەرەکەین یعنی ژمارەیەکی زۆر جۆری تایە بەڵام هەر جۆرێکە گەر بە ڕێژە حسابیکەین ڕێژیان لە ئاشتی پێویستانە لەبەرەوەی چاودێری باش نییە ینی خەڵک هۆشیاری و تێگەیشتنی باشی نییە لە بۆ پاراستنیان بەڵامی تر وەکو جۆر بەڵێ دەوڵەمەنە و ئەگەر ئیش لەسەر پاراستنی بکرێ ناوچێکی گرنگە کە بتوانرێکە ئاژەڵە کێوەکان تیا زیاب کاوت و جوانی سروشتی وڵاتەکەمان پیشانی هەم وڵاتەکەی خۆمانم دنیای دەرەوەژ زیاتر چ جۆرە ئاژەڵێکی کێوی لێ ئێرە وڵای ترەوەی کە باوە لە کوردستانە هەر ئەوانەی لێ بەڵام ئەوەی بۆ ئێمە گرنگە شاخی بۆمەیەکێکە لەو شاخانەی کە تا ئێستا پڵنگی زاگرۆسی تیا ماوە و ئەوەشی بۆ ئێمە گرنگە کە ئەمە توانیمانە خێزانی پڵنگی زاگرۆسی تیا تۆمارکەینەوە یەکەمین تۆماری پڵنگی مێیە لاسی کورسان و عێراقا لە شاخی بەما تۆمار کراوە یەکەم تۆماری خێزانی پڵنگ لاسی کورسان و عێراقا لە شاخی بەما یعنی ئەمە تۆمارمان کردو ئەمە گرنگە بۆ هەم بۆ پاراستنی چیاکە هەم بۆ گرنگی چیاکە تا چەندێک خەڵکی گوندەکە بە تایبەتی و ئەم ناوچەیە هۆشیارن لەوەی کە ئاژەڵەکان ڕاونەکان یاخود کە نزیکی ئاوەدانیە بنەوەنیان ترسێنن یا هەر شتێکی کە وەڵاهی خەڵکی ئەگەر بە شێوەیەکی گشتی حسابی بکەی خەڵکی باش بووە ینی تێگەشتنی خەڵکی باش بووە بەڵام چکە لە ئێستا ئالەت و ئامێرەکانی لە ناوبردن و کوشتن و بڕین و ئاسان کاریەکان زۆرتر بووە ئێستا یەک کەس ئەتوانێت ینی بەقەت چەند کەسی ڕابردوو زەرەر بدات و کاریگەری خراپ بەجێبێڵێت بەڵام ئەگەر بە شێوەیەکی گشتی حسابی بکەی خەڵکی باش بووە بەڵام وەکووتم یەک کەس وەنمێ چەند کەسێکی کەم بەسە بۆی کە زەرەری زۆرینەیەک بدا لە ئێستا لە بەرەوەی ئاسانکاریەکان زۆرتر بوو زۆر زۆر سپاس دەکەم. سڵاو لێ مامۆستا. سلام ورحمة سەر چاوم باشی هەموو مزرەمەنیە لە حەوشەیە لەخوا بە زیاوی هەموو مزرەمەنێکمانەیە موشێوەکانی چیتانەیە پرتەقاڵمانەیە لیمۆمانەیە لیمۆی وەسەڵتمانەیە لیمۆی گەورەمانەیە نارنجبانەیە گرین فودمانەیە ئەوەی جوێری مزرەمەنیە لەم حەوشایە شارەزایت هەیە لە بەخێوکردیانیان هەر حەز لە بەخێوکردن وەڵا شارەزایمەیە و هەمووشی موتوربەیەکەم پەیوەندێکەکەم موتوربەیەکەم یعنی دارمەیە 5 نەواگرێت ئێرا کەشوهای هۆرێن گونجاو بۆ مزرەمەنی بەڵێ بەڵێ زۆر گونجاو و کەشوایەکی لەباریەیە ساڵانە بەرهەمانەی زۆرن یان ئیتر کەم و زیاد وەڵی زۆرەکات و زیاتر ئەوەی زیاتر بێت لەوەی ئەیفرۆشین سا من لە خۆم زیاترم ئەیە لەبەر دوو حەوشەمەیە ئەنواعیتە مزرەمەنیەکان بەشی فرۆشتنیشی لێ مزرەمەنیەکان لێرە ینی خەڵکی کەش ئەتوانێت بیکا بۆ ناگەر ئاوشتیە بێ هەر چاودێری وشتی زۆری هەموو کەسی ئاساییە هەموو کەسی ئەتوانێت بەڵام چیەوێ زەویەوە و ئاوی هەیە بەستمێڵم چاودێری وشتیشی چۆنە قرس نییە نه قرس نییە بەتایبەتی لە ماڵان زۆر قرس نییە نتوانی هەموو کەس مزرەمە توانی ئارزی بێ بەڵێ باستان لەگەڵ ڕەمەزانە لەخوا بە زیابێ باشین شکر بۆخوای گەورە باسی قوتابخانەکەتان بەڕێبەری قوتابخانەکەشی تۆ تەنگ باسی بەڵێ لەخوا بە زیاب قوتابخانەمان باشە خوێنکارتانەیە تقریبان 72 خوێندکارمانەیە والله خوێنکاری باشتانەیە بنارا زۆرترین خوێندکار لە قوتابخانەی وەرێنە گوند هەیە دووسێ خوێنکاریان هەیە لە پۆلێکای ئەوانەیەوەتان نییە خەرەباڵقین شکر بەخوا جێمان نابێتەوە ئێمە تا پۆلی 6شمانەیە دوایەوە تا 6 ناوەندیشمانێ 12 بڵین دوو قوتابخانەی تایە گوندی وەرێن لە یەکتا 6 بنەڕەتی تایە و لە 6 تا 12 تایە ئاستی خوێنکارەکان لەخوا بەزیابێ باشە بەڵێ تا پۆلی 12 بەڵێ تا پۆلی 12 کارتان هەبووە کە لێرە نمری بەرز بەدەست بێنەوە بەڵێ خوێنکارمان زۆر بووە دکتۆری تیا بۆ مهندسی تایە لە هەزاری سەیتایە ئێستاش ماشەڵڵا باشن لەخوا بەزیابێ بەڵێ وتە هەفتا خوێنکارتانەیە پۆلەکانی کە چەندینەیە پۆلەکانی پۆلی وایە 20 پۆلی وایە 15 تر بە گشتی 7 و 2 خوێنکارمانەیە لە 1 تا 6 بنەڕەتی
لەشتان ساغ بێ دەستان خۆش بێ زۆر سپاس سپاسەکەم سەلامت بی. پرۆگرامی ئەم جارەی ڕەمەزانی گوندەکانم لە گوندی هۆرێن لە بناری چیای بەمۆ کۆتایی پێنا هیوادارم ئەم دیمەنە جوانانەی گوندەکە چێژی جوانتان لێوەرگرت بێت و با چێژ بوو بێ لەلاتان و ئەو دیمەنە جوانی ئەمڕۆژ کە بارانێکی بەخۆر و لەگەڵەوەشدا دیمەنی نیشاندانی بەهاری گوندی هۆرێنتان بە جوانی بینی بێت ئەوە لە ناو هۆرێندا بەدی دەکرێت ئەوەیە کە خەڵکەکەی جگەلەوەی کە خەڵکێکی زۆر کۆمەڵایەتین زۆر میوان دۆستن لەگەڵەوەشدا وەرزش دۆستن و ژینگە دۆستیشن ئەمەم زۆر بەدی کرد لە نێو گەورە و بچووکی گوندی هۆرێندا تاوەکو پرۆگرامێکی دیکە و گوندێکی دیکە لەم هەرێمی کوردستانە هەمووتان بەخوای گەورە ئەسپێرم و نوێژوو تاعات و عیبادەتی هەمولایەکتان قوبوڵ بێت.